دەزانن ئێستا پرسی ژینگە بابەتێکی زۆر گرنگە لە هەموو عالەمە و ئێمەژە کوستافی ژینگە دۆستی زۆر لایەنی گرنگی ژینگەییمان باس کردووە. ئەمڕۆ وەکو ئافرەتێک پێمان باش بووە زۆر بە زەڕورمانزانی کە باسی ژینگەی شوێنە داخراوەکان و زۆر بەتایبەت باسی ژینگەی ماڵەوە بکەین. من زۆر جار کە لە دەرەوە لەسەر جادەکان کە ئەڕۆم و ئەو گازە زیان بەخشانە ئەبینم لە هەنێک کواڵتی خراپی سیارەکان دەرەچێت دیان کە تانجەڕۆ ئەسووتێت و بۆ ماوەی بەدەها ڕۆژ شار بە دووکەڵدا ئاپۆشرێ تەمەنا ئەەکەم هەر لە ماڵەوە نەڕۆمە دەرەوە بۆ ئەوەی مناڵەکەم بەرکەوتنی نەبێ لەگەڵ ئەو شتە زیان بەخشانە. بێئاگا لەوەی کە ژینگەی ماڵەوە 2 بۆ 5 جار و هەنێ لێکۆڵینەوە ئەڵێ هەتاوەکو 10 جاریش پیسترە لە ژینگەی دەرەوە. و ساڵانە نزیکەی 3000 حاڵاتی شێرپەنجە بەهۆی ژینگەی شوێنە داخراوەکان و ماڵەوە ڕوئەیە و نزیکەی 90% حاڵەتەکانی پەتا نەخۆشیە درمەکان هەڵامەت و کۆکا بە ساڵانە بەهۆی ژینگەی شوێنە داخراوەکان بە تایبەتی ماڵەوە و تەنها 10% بەهۆی ژینگەی دەرەوە ئەبێ. بێگومان ئێوەش ناتانەوێت بەشێک بن لەم کارەساتە چونکە ژینگەی ماڵەوە ئەو شوێنەیە کە نزیکەی 75% بۆ 80% کاتەکانمانی تیا بەسەر ئەبێن شوێنی حوانەوەی خۆمان و ئازیزانمانە بۆیە زۆر زەڕورە بزانین هۆکارەکانی پیسبوونی ژینگەی شوێنە داخراوەکان بە تایبەتی ماڵەوە چین و هاوکار بین لە چارەسەرکردنیان. گرنگترین ئەو هۆکارانەی کە کاریگەریان هەیە لە پیسبوونی ژینگەی ماڵەوە و هەروەها چارەسەرکردنیان زۆر ئاسانە و زۆر عەمەلی و هیچ شتێکی تێناچێت بریتین لە خۆڵ و تۆز بەکارهێنانی مادەی پاککەرەوەکان کە پێکاتی بۆ لە تایل ئۆرگانی کۆمپاوندەکانیان تەیە ئەم مادانە خێرا کارلێک لەگەڵ هەوا و پێست و ئەو شتانە ئەەکەم بۆیە یعنی هۆکارێکی وشکبوونەوەی پێست ژینگەی ماڵەوە و شوێنە داخراوەکانە بەهۆی بەکارهێنانی ئەو مەوادانە پاککەرەوەکان کاڤۆ لە تاڵ ئۆرگان و کۆمپاوندەکانیان تەیە. هۆکارێکی کا بەکارهێنانی مێروکوژەکان پێستی ساید ئەو مادانەیە یەکی کە لە هۆکارەکان ئێستا کە باو بووە و خەڵک ئاژەڵ لە ماڵەوە ڕائەگرێ بە تایبەتی سەگ و پشیلە و بە تایبەتی دوای هێنانەوەیان لە پیاسە و برنە دەرەوەیان ئەمە هۆکارێکی سەرکێ لە پیسکردنی ژینگەی ماڵەوە. هەروەها جگەرە کێشان لە ماڵەوە هۆکارێکی کای پیسبوونی ژینگەی ماڵەوە بریتیە لە ئەو شوێنانەی کە شێدارن بە تایبەتی حەمام و مەطبەخ کە هەواگۆڕکێ نەبوو کە ڕۆ دروستە بێ ئەم کە ڕۆژ دەورێکی سەرەکی هەیە لە پیسبوونی ژینگەی ماڵەوە و هەروەها یەکێکی کە لە هۆکارەکان بریتیە لەوەی کە تۆ خاشاکەکەت خێران نەبیتە دەرەوەی ماڵەکە ئەوەش دەوری سەرەکی هەیە لە پیسکردنی هەوای ژوورەوە. هەروەها کاربۆن مۆنۆکساید بە هۆکارێکی سەرەکی پیسبوونی هەوای ژوورەوەدا ئەنرێ لە کاتی چێژلێنان و هەروەها لە کاتی ئیشپێکردنی سۆپا و ئامێرەکانی گەرمکردنەوە لە زستانە. یەکێکی کە لە هۆکارەکانی پیسبوونی ژینگەی ماڵەوە بریتیە لە کڕینی شتومەک و کەلوپەلی تازەی ناوماڵ کە مادەی فۆرمەڵدیهایدی تایە یان بۆ یاخکردنی ناوماڵ بۆیە زۆر پێویستە کە لە کاتی کڕینی ئەو شتومەکانەیە دەرگا و پەنجەرەکان بکرێتەوە هەواگۆڕکێ بکرێت لەو شوێنانە. هۆکارێکی کە یەکێک لە خاڵەکان دانانی جێپێڵاو لە پێکردنی پێڵاوە لە ماڵەوە و بە تایبەتی بە زۆری ئێستا لە مەتخەلە جێپێڵاوەکاندا ئەندرێت. ئێستا لە ماڵێکی ژینگە دۆست و لەگەڵ خانمێکی ژینگە دۆستا هەوڵەین ڕێگاکانی چارەسەرکردنی هۆکارەکانتان بۆ ڕوونکەینەوە لەگەڵمان بن. چۆنی خات و ڕێژین زۆر سپاس دەکەین کە لە ماڵەکەت میوانداریت لێکردین. حەزەکەم وەکو خانمێکی ژینگە دۆست هەنێک لەو خاڵەوانەمان بۆ باس بکەی هۆکارەکانی چارەسەرکردنی ئەو هۆکارانی کە پێشتر باسمان کرد. تۆ لە ماڵەوە چیت کردو بۆی ژینگە دۆستانە مامەڵە بکەی لەگەڵ شتەکانی ناو ماڵەکەت؟ بەخێر بێن زۆر خۆشحاڵ بووم. هەنێک خاڵ هەیە کە خانمی ناوماڵ ئەتوانێت جێبەجێ بکە بۆ پاراستنی ژینگەی ناوماڵەکەی. یەکێک لەو خاڵانە کردنەوەی دەرگا و پەنجەرەکانە هاتنە ژوورەوەی تیشکی خۆرە بۆ پاراستنی ناو ژوورەکان لە کەڕوو بە تایبەتی شوێنە شێدارەکان کە شیان زۆرە کەڕوو زۆر دروستەکەن ئەتوانین بە هاتنە ژوورەوەی تیشکی خۆر و هەواگۆڕکەی ناو ژوورەکان لەو کەڕۆ بپارێزین بە تایبەتی حەمام و مەطبەخ بە تایبەتی حەمام و مەطبەخ بەڵێ ئەو شوێنان زۆر شیتیا کەڕوو زۆر دروستەکەن بەردەوام هەواگۆڕکێ هەبێت بۆ نمونە حەمام بەردەوام دەرگاکەی کراوە بێت
بەڵێ بێ بەردەوام هاوگۆڕکەی هەبێ بە تایبەتی لە وەرزە ساردەکانە کە ماڵ هەمووی ڕاخراوە کردنەوەی دەرگا و پەنجەرەکان تەنها بۆ ماوەی چەند خولەکێک ئەتوانێت کارێکی باش بکات لە هەواگۆڕکێ هەوای ناوماڵەکە بگۆڕێت پاکڕای بگرێ. ژووری نووسنی شەربەها بەڵێ ژووری نووسنیش بە هەمان شێوە بێ بە بەردەوامی پەنجەرێکی کراوە بێ بۆ هەواگۆڕکەی هەموو ڕۆژێک تشکی خۆر لێ با بۆ ماوەی 2 ساعت بەلایەنی کەمەوە. خاڵێکی تر لە مەتبەخە بەکارهێنانی مڕەشەح و ساحیبە لە کاتی خواردن دروستکردنە بۆ برنە دەرەوەی ئەو هەڵم و غازە کە لە کاتی خواردن دروستکردنە غازی کاربۆن مۆنۆکساید دروست دەبێ زیانێکی زۆری هەیە بۆ ئەو کەسانی نیشتەجی ئەو ناو ژوور و زۆر ڕاستە کاربۆن مۆنۆکساید وەکو هۆکارێکی سەرەکی لە پیسبوونی ژینگەی ماڵەوەدانراوە سەرەکیە بۆ پیسبوونی ژینگەی ماڵ و زیانی هەیە بەکارهێنانی مڕەشەح و ساحیبە بۆ برنە دەرەوەی ئەو غازە بەشێکی تر بەکارهێنانی جێپێڵاوە بەڵێ ئەبێ لە دەرەوەی ناوماڵ دابنرێ نابێ لە ناوماڵە دابنرێ و هەروەها نابێ پێڵاو لە ناوماڵە لە پێ بکرێت. ئێستا زۆربەی ماڵەکان جێپێڵاوەکان لە مەدخەلەکەداناوەڵێ ئەبێ لە دەرەوەی باشترە لە دەرەوە باشتر لە دەرەوە بێ و لە دەرەوەی مەدخەلیش پێڵاوەکە دابکرێت و لە پێش بکرێت باشێوە. خاڵێکی تر تۆ خۆڵ و خاشاکەکان بڵێ ئەبێ پێویستە یەکسەر ببرێتە دەرەوە بێتەوە نابێ بمێنێتەوە لە ناو مەتبەخە چکە بەکتریا دروستەکە شتی زیان بەخش دروستەکە ئەو خۆڵە خواردنی بەسەرچووی تایە کە ئەو خواردنانە گازی میسان دروستەکە مادەکانش دوای کارلێک لەگەڵ یەکتریەکەن زەرری هەیە بۆ ژینگەی ناوماڵەکە وایە هەوای ماڵەوە پیسەکات. یەکێکە لە خاڵەکان تۆ بۆ پاکردنەوە چێکیت چونکە من لە پێش باسم کرد کە یەکێک لە خاڵەکان تۆز و خۆڵە کە ئەبنە هۆکاری پیسبوونی ژینگەی ماڵەوە. بەڵێ تۆز و خۆڵیش هۆکارێکی سەرەکیە بە تایبەتی گسکی کارەبایی کە خانمی ناوماڵ زۆر بەکاری دێنێ ئێستا بە شێوەیەکی بەربڵاو لە ماڵەکانە تەنها گسکی کارەبایی بەکاریە تۆز و خۆڵێکی زۆر دەرەکە ئەتوانین ئەو ئامێرانە بەکاربێنین کە کارەبای کەمتر سەرفەکە و دۆستی ژینگەشن. یەکێکتر لە ڕێگاکان بەکارهێنانی پاکەرەوەیە لە ناوماڵە بۆ پەنجەرە بۆ حەمام و بۆ تەوالێت و بۆ کاشی بەعام بۆ پاکردنەوەی هەموو بەشەکانی ناوماڵ کە زیانێکی زۆریان هەیە لە کاتی بەکارهێنانیە بۆن و غازێکی زۆر دروستەکە کە ڕاستەخۆ کۆنتاکت دروستەکە لەگەڵ بۆری هەناسەمان و بەشەکانی تری جەستەمان کە زیانێکی زۆری هەیە بۆ ژینگەی ناوماڵ و بۆ تەندروستی خانمی بەکارهێنەریش. زۆربەی ئەو پاکەرانە ئەوەی من معلوماتمە بێ لەسەری ڤۆلەتایل ئۆرگان و کۆمپاوندەکانیان تەیە کە طبیعەتێکی هەیە یەکسەر لە هەوایە بڵاوە بێتەوە کارلێک لە ڕێگەی لوتەوە ئەچێتە بۆری هەناسەوانە بە تایبەتی ئەو کەسانی هەستاریان هەیە ڕەبوویان هەیە زۆ خراپە یان جاری وایە کەسەکە خۆی ئەو شتەشی نییە ینی تووشی هەستیاریەکەی ئەکا تووشی ڕەبۆکەی ئەکا و هەروەها خۆمان ئافرەتین ئەزانین ئەمە هۆکارێکی سەرەکی لە وشبوونی پێست و تێکچوونی پێست و ناشرینکردنی پێست بەڕاستی چکە هەمویان مادەی زیان بەخشن. ئەی چی بکەین ینی تۆ ئامۆژگاری چییە؟ لە بری ئەمانە شتی سروشتی بەکاربێن شتی نەچڕال بۆ نمونە سۆدە و سرکە و لیمۆ کە هەمان کاریگەری ئەم پاکەرەوانەی هەیە یان ئەگە زۆ زەروریش بین ئەتوانین هەندێک پاکەرەوە هەیە هەن ئیکۆپلانێت کە دۆستی ژینگەن زەرری ناگەێنە بە کەسی بەکارهێنن. بەڵێ حەزەکەم خەڵک بزانێت و هۆشیار بێ لە کاتی کڕینی ئەم جۆرە پاکەرەوانە هەرچەند من تەمەنا ئەەکەم هەمووتان جۆرە سروشتەکەی بەکاربێنن هەم لە ڕووی مادیەوە باشە هەم پاشماوی پلاستیکیشمان نابێت بەڵام ئەگە هە زۆر مەجبور بوویت و زانیت وەکو پێویست ئەوانە ئەو شوێنەوە ئەو شتە بۆ پاک ناکاتەوە ئەم نەوعانە ئیکۆپلانێت یان نەوعێکی کەمان هەیە هێرباڵ کلینەرەکانن ئەمانە ژینگە دۆستن ئەتوانین ئەوانە بەکاربێنین زیانێکی زۆر کەمتری هەیە لە چاو جۆرە زیان بەخشەکانی کەم. هوداشتێکی تریش هەیە هەندێک خانم دوو جۆری سەرەکی پاکەرەوە تێکەڵ ئەکات کە ئەمە زەرێکی زۆری هەیە زۆر کەس بەهۆی ئەوە تووشی ڕەبۆ تەنگە نەفەسی بووە کە بە هیچ شوێن نابێ ئەمە بکرێت چکە ئەم تەکەلکردنی ئەو دوو جۆرە غازێکی زۆر زیان بەخش دروستەکە بۆ کەسی بەکارهێنێت بۆ خاکی سەرکیشە بۆ شێ ینی ئێستا ئەتوانین بڵێن ئەمە ترسناکترین هۆکاری پیسبوونی ژینگەی ماڵەوەیە ترسناکترین هۆکارە. بەڵێ پێویستە خانم دوورکەوێتەوە لەو هۆکاران من خۆم سرکەوشتن بەکارێناوە بەڕاستی یعنی سەحرە شتێکی زۆر عجیب لە پاکردنەوە هیچ پێویست بەم شتانە بەڵێ بە تایبەتی بۆ پەنجەرە بۆ شوشە سرکە هەمان کاریگەری مادەی پاکەرەوەی هەیە
و زەرەرێکی واشی نییە بۆ خانمی بەکارهێنان. تۆ ئەم گوڵانە ناوماڵەکەی جوان کردووی لە ڕۆژ ژینگەیەوە چ سوودێکیان هەیە؟ ئەم گوڵانە ئێستا ناسا هەنێک گوڵی دیاری کردووە بۆ پاکڕاگرتنی ژینگەی ماڵەوە، بۆ هەڵمژینی مادەی کیمیایی ناوماڵ و ئۆکسسیجینمانایەتەوە لە ناوماڵە. هەندێک جۆری گوڵە کە دیاری کردووە. ئێستا ئەم گوڵە پێی ئەڵێن هایدرا، ڕۆڵێکی سەرەکی هەیە، گوڵی بنجامین و گوڵی مەتات. ئەم گوڵانەیە دیاری کراون کە ڕۆڵی بنجامین ئەوەیانە؟ بەڵێ ئەم بنجامینە ناوکی بە کوردی نییە؟ تۆزە مشکلەی ناومان هەیە لە گوڵشتەکانە بە کوردی زۆر نییە. هیوادارم ڕوون بێت لە کامێرا و خەڵک ئاشنا بێ بەم جۆرانە. و ئەوەی من بزانم هەنێ نوعی تریش هەیە، یعنی شەرت نییە هەر ئەم پێنج نەوع بێت، هەنێ نوعی تریش هەیە لەوانێت تۆ ئێستا لە ماڵەکەت نەبێ، بەڵام ئەوانش هەمووی ژینگە دۆستە. ئیشەڵا ئەوانش پیشان ئەین بەڕەسم لە بەرنامەکە. ئەمانە زۆر زۆر ضرورن هەبێت. ئەوەی من تەرکیزم کرد بێت و زۆر کە لە بابەتەکەم کۆڵیوەتەوە، سێ خاڵ زۆر زۆر گرنگە: کردنەوەی دەرگا و پەنجەرە، هەبوونی گوڵ و ئەو ڕوەکانە لە ژوورەوە لەگەڵ بەکارنهێنانی ئەم مادانە، هەروەها بەکارنهێنانی مادەی پێستیساید مێروکوژەکان کە ئەوانش زۆر زۆر زیان بەخشن. بەڕێی من بەکارهێنانی گسکی کارەبایی هۆکارێکی باشە. ئێستا خانمان بەکاریهێنن خۆی بە خۆشحاڵیەوە، بەڵام هیوادارم لە کاتی هەڵبژاردننی گسکە کارەبایەکەشە محاولە بکەن ئەو نوعا هەڵبژێرن کە ژینگە دۆستە، وزەی کەمتری ئەوێت و لە کاتی ئیشبێکردنە گازی زیان بەخشی کەمتر ئەکاتە ژینگەوە. چکە بەڕاستی بە تایبەتی بۆ مناڵ، چونکە دایمە لەسەر فەرشە و لە چینی خوارەوەی ماڵەکانە تەسەڕفاتەکە زیاتر لەگەڵ ئەو خۆڵ و تۆز و مادە زیان بەخشانەیە کارلێکەکا بە بەرداوامی، بۆیە پێویستە دایک زۆر هۆشیار بێت لە پاکراگرتن و پاکردنەوەی ماڵەکە، یعنی فەرشوشتەکان بە بەرداوامی. هەروەها خاڵێکی تریش هەیە، ئەوەش جێی سەرنجە لە کاتی کڕینی کەلوپەلی تازە بۆ ناوماڵ پێویستە یەکسەر نەچیتە ئەو شوێنە بۆ چەند سەعاتێک، وە باشترە بۆ ڕۆژێکیش بە بەرداوامی، یعنی هەوا گۆڕکێ بەسەر ئەو شتەیە بکرێت، پەنجەرە بکرێتەوە، پانکێکی سەرێع بخولێتەوە، بۆی ئەو مادەی فۆرمەڵدیهاید و مادە زیان بەخشانە لە بۆن و لە ڕنگ و ئەوانە هەمووی بچێتە دەرەوە، دوای ماڵە لەگەڵ ئەو شوێنە بکە، یان شوێنێک کە تازە بۆیە ئەکرێت، ئەوەش زۆر زیان بەخشە، خێرا بچتە ناو ماڵەکە و کارلێک لەگەڵ ئەو شتانە بکەیت. ئێمە هەوڵماندا لە ماڵی خاتوڕێژین کۆمەڵێک لەو چارەسارانەتان بۆ باس بکەین کە زۆر زۆر ئاسانن، عەمەلین و هیچ شتێکیان تێناچێت و بەعکسیشەوە لەوانەیە لە ڕووی مادیشەوە ئێمە ئیسفادە بکەین و کەمتر شت بکڕین. بۆیە هیوادارم هەمومان هۆشیار بین بۆ زیانانەی ئەبنە هۆی پیسبوونی ژینگەی ماڵەوە و هەوڵی چارەسەرکردنیان بین، چکە شتەکان هەمووی ئاسانن، ئەکرێت جێبەجێ بکرێت. هیوای ژیانێکی تەندروست و ژینگەیەکی سەلامەتتان بۆ ئەەکەم. خواتان لەگەڵ.